وتت وێنەی هەنێک لە کەسایەتیەکانی ئەم گەڕەکەی تایە بەڵێ ئەمەوێت باسێکەوەشم بۆ بکەیت ئەوە دواتر وێنەکانیشم شان بێ وێنەکە لەو دیێداوە لێ بردە لەو دیوە دواترە چین سەیرەکەین کەسایەتیانی کە وێنەکانیتان هەڵواسیەوە لێرە بۆچی یعنی ئەوە تا لای خەڵک وەکوێ ئاشنابی کە بزانن خەرکانێک لەو گەڕەکەی بوون ئەوانە کەسایەتی بوون لە هەولێرێ یان لەو گەڕەکەی مەثەلەن وێنەی مام سابیر عەزەدین قەسابی تێدایە سابیر عەزەدین قەساب پیاوەکی زۆر نازدار بوو کە دوو کەس دەبۆ کێشەیان ئەو بە پارە حەلی دەکرد سوعی دەکرد پارەش لە ژیرفانی خۆی یا گەنجێک لە گەڕەک ژنی دەینە ئەو پیاوە یارمەتیدا پیاوەکی سەرمایەدار و خۆشەویست وهاکەذا مالی حاجی نووری بەقاڵی حاجی نووری بەقاڵیش ئەگەر کێشە هەبا دەبینی دوو خانەوەدا تووشی مشکلە بوون ئەو لای ملا دەچوو سولحەکەی دەکرد بە پارە هاوکاری خزمان و یعنی ئەوە هەژارەکان و ئەو گەڕەکەی زۆر کردیە حاجی حەمدیش لە گەڕەکەی ئەودی حاج حەمدیش عینەن سەرمایەدارێکی ئەو گەڕەکەی بووە ئێرە پیاوی ئەوەی زۆر تێدا بوو هونەرمەندی گەورەش مالی لێرە بوو مالی مامۆستا بلێندە بلێ زەکەریا سەبا عەبدوڕەحمان شانۆکار نازم بۆ دەگوتم هونەرمەندی تورکمانی سالم فەتاح مشکۆی هەولێری مالی لێرە بوو سالم فەتاح غانم فەتاح کاک فوات زۆر زۆر یعنی هونەرمەندی وە پێگەوەش وەرزشوانی گەورەی بلێم ناودار عراقی بەتەلی پاڵەوانی عراقی محەممەد یاسین هەزار ڕەحمەتی لێبی بەداخەوە بە نەخۆشی کولێرا کۆچی دوای کرد ئەویش مالی لەو گەڕەکە بوو مامۆستا هاشم ریاضی چەندەها وەرزشوانی پەراگیان کاک جەمال ئەمەوێت بەر لەوەی بڕۆین پیاسێک بکەین بە ناو گەڕەکی عەرەبانە و زانیاری زیاترم بیتێ لەسەری باسێکی ئەو ڕادیۆ مێژوو ڕادیۆکانم بۆ بکەیت و دواتر ئێمە بڕۆین بۆ ناو گەڕەکی عەرەبان هەروەکو گوتم رادیۆەکان زۆر کۆنا هەستی پیشانمان بیت ئەو رادیۆی مێژی زۆر کۆنا ئەو رادیۆیە بلێ مێژوو پێش منی تەمەن لە 100 ساڵی ئەوتە رادیۆ هۆڵندی پێدە فلیپس هۆڵندی ئەوەیان رادیۆی نوۆش ناشیناڵە یابانیە ئەوەی ساڵی هەشتاکان ئەو رادیۆ زۆر بەناوبانگ بوو ئەوەش کاسێتە ئەوە ڕیکۆردەرە ئەوەش ناشناڵە بە کاکەی بلێم ئەو رادیۆیە زۆر زۆر ناودار بوو رادیۆ رووسیان پێدەگوت ئەو رادیۆ رووسیا بەڕاستی هەموو هێزگەکانی وەردەگرت ئەوەش ناشیناڵە ئەوەش رادیۆ یابانیە ناشینال پەنەسۆنیک ئەوەنەش ڕیکۆردەرە هەموو ئیتر ئەوەش کاسێتە کاتی خۆی تازە دەرچووەوە بەکرێ ببورن ئەویش یابانیە ریکۆردەری پێ دەڵێم سەرجەری یابانیە ناشیناڵە ئەوە شەروە ناشنال پەنەسۆنیکە کاتی خۆی لە هەفتەیەکان ئەوە مۆدیل و خەڵک سەفەری لەگە خۆی دەبێت سەفرە و گەشتیاران ئەو پەنزیلەی ئیتر ئەوە هەموو رادیۆم وەکو گوتم من داخی گرانم رادیۆ مسەجلم گەلک زۆر بوو بەزیتر قەدەر ئەوهای لێ هات ئێستاکە ئەوەندەی پێم کرا لێرە حەفزم کردی پشت